سڵاوتان لێبێت لە بەرنامەی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی ڕەنگا و ڕەنگەوە هاتوینەتەوە لاتان سەرەتاش لە هەواڵە هونەری و کولتوریەکانەوە دەست پێ دەکەین. شانۆگەری گەچکەکانم قسە دەکەن لە شاری هەولێر نمایشکرا. ئەم شانۆگەریە لە سیناریۆ و دەرهێنانی کارۆخ ئیبراهیمە و لەلایەن سێبەر ئیبراهیم و گۆران ساڵحەوە ڕۆڵی کاراکتەرە سەرەکیەکانی بینراوە. شتێکە لەگەڵ شەمە کتێبەکانی هێندە لە ئازیزە هەر ڕۆژە و لە چەکمەجەیەک دایدێنێت. ڕۆلی ئافرەتێک دەجێڕم کە لە دایکێکی ئێزیدی و لە باوکێکی داعشە مەینەتی دیتیا من با بڵێن دەبینە نمونەک لە بۆ ئەو خوشکە ئێزیدیانەی کەوا لە بندستی داعش بووینە مەینەتیان دیتە لە بندستیان بتوانین پیشان بدەین ئەگەر بە شانۆگەریەکیش بێتن. ناوەڕۆکی شانۆگەریەکە باس لە کچێک دەکات کە لە باوکێکی داعش و دایکێکی ئێزدیە ژیانی هاوسەرگیری لەگەڵ کوڕێکی گەرمیانیدا پێکهێناوە. لە ڕێگەی ئەم شانۆگەریەوە نەهامەتیەکانی گەلی کورد بەگشتی و ناوچەی گەرمیان و ژنانی ئێزدی دەگەڕدرێتەوە. ڕۆڵی کەسێک دەبینم کە لەلایەنی جوگرافیەوە باسی کەسێک دەکات کە خەڵکی دەشتی گەرمیانە و لە ڕووی چیرۆک و بابەتیشەوە باسی ئەو حاڵەتانەیە کە بەسەر گەلی کورد و بەسەر ئەو ناوچەیەدا هاتووە بە تایبەتی کە چۆن تووشی چەندین حاڵەتی جۆرا و جۆر دەبێت لە ڕووی دەرونیەوە کە ئێمە هەمومان ئەگەر بینە دەرێش لە باری ئەو شانۆگەریش بینە دەرێوە خومان و کوتاچی کورد زۆربەی زۆرمان بە بەرداوام لەو حاڵەتانەدا دەژین. ئەزانی ئەمڕۆ چەکمەجەکە چاک نەکردەوە؟ ئای عەجیب لە پیاو وا دەزانێت دەتوانێت هەموو شتێک بکات. عەجیبتر لەوە ئەوەیە کەوا نییە. نمایشی هونەری سنووری ڕق سنووری نەرم لە شاری سلێمانی لە کارگەی جگەرە نمایشکرا. لە نمایشەکەدا کۆمەڵێک کاری هونەری هاوچەرخی هونەرمەندی ئیسپانی ئەلبێرتۆ لۆماس پیشاندرا. ئەم نمایشە لەلایەن ئازەر عوسمانەوە ڕێکخراوە و کارەکان دەربارەی هەبوونی ناسنامەیە. خۆشبەختانە لە ماوەی ساڵە کاتوانیمان ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین بە هاوکاری کۆمەڵی هاوبەش و کۆمەڵی لە سپۆنسەرەکان کە توانیمان کارێکی باش بکەین. دوا بەداوێکە پرۆسەکە بڵین چەند قۆناغێکی بەخۆبین و قۆناغی ئامادەکردنی کارەکان کە خۆی لە 5 کارە بین و قۆناغی ئامادەکردنی کۆنسەپتەکەی لەسەر ڕووی سەرئاسی زمانەوانی یاخود بۆ دواتر بۆ وەرگێڕانیشی و قۆناغی جێبەجێکردنی ئەوە بوو کە ئێمە بڕیاماندا لە مانگی 11دا لە 11 گەشتەوە شاری سلێمانی کە لێرە پێکەوە بتوانین لە کارگەی گەری سلێمانی لە گەلەری کارگا بتوانین ئەم نمایشە جێبەجێ بکەین و ماوەی 3 هەفتەیە ئێمە کار لە پرۆژەکەیەکەین بۆ جێبەجێکردنی و بە هاوکاری کۆمەڵێک لە هاوکاران و کۆمەڵێک لە هونەرمەندان کە توانیمانە تەکنیکەکەی جێبەجێ بکەین. کارکردنی سەرەکی ئەلبێرتۆ لۆماس لەسەر جیاوازی و ناسنامەیە و ئێوە لە ڕێگەی جیاوازیەوە ئەو ناسنامانە بسرێتەوە یاخود کار لەسەر سڕینەوەی ناسنامەکە. ئەو لە تێکسەکە ئاماژەیەکی زۆر ڕوون و ئاشکرای پێدا کە چۆن بتوانێت ئەم سنوورە تێپەڕێنێت و یاخود لەسەر ئەوەی کە بە هاوکاری میدیای نوێ یاخود بە هۆکاری میدیای نوێ بتوانێت کاری لەسەرکە و هەندێک لە کارەکان ئەکشنی تایەواتە توانێت بڵێن کارکردنی پێکەوەی کە خەڵک تێدا بەشدارە و هەندێک لە کارەکانیشەوەیە کە پاسە خۆتۆ لە ناو کارەکەیە بەشداری تێدا. لە شاری دهۆک و لە مەراسیمێکدا کتێبی ڕێگەی تێکۆشەرێک 50 ساڵ لە خەبات بە زمانی عەرەبی بڵاوکرایەوە و لەلایەن خەلیل شنگالیەوە
کە نووسری کتێبەکەیە واژۆکرا. کتێبەکە بیرەوەری نووسەرە لە ماوەی 50 ساڵی تەمەنیدا. بێگومان ئەف پەرتوکە geleko giring e. Giringiya vê pertûkê jî ya şêwê wê yê dîkomentalî ra. Nivîserê pertûkêka Xelîl hesabke 68 were pêşmergeyê Hetabê Gavê. Eger em behsî 68 Hetabê Gavê bikin yanî jiyekê dirêj yê gel pêşmergatiyê borandî. Ew pêzanînê gel bîreweriya derdkevin çi cara nav pertûka xwe de naderkevin. Henê ew kesî bîrawerî xwe nivêsite. Cara zanîn û caran jî bawerke bêzanîn. Lê komeka pêzanînê wesa giring dide ser babetekê tu dê hizir ki ev babetê henê hin pertûkê serhatî nivêsandinê xilas hêdî mecal tê de yîne tu tiştek nî ser binivêsî yan tiştek nî navra bibînî. Belê wextê tu memoriya tu bîreweriyan ser dixwînî komeka dîtirê ya pêzanî nadê derkevin ew tiştê berî hingî hatî nivêsandinê dê gelek zengîntir bitin. جیلێکی تازە درست بووە کوردستانی ئەف جیلە نزانە یعنی دیرۆکە کوردستانی نزانە چ بووە من دخواست ئەز درێیا vê pirtûka xwe de cîlê nûhre bibêjim ev aramî û ev azadiya hatiye Kurdistanê bi xwe re nehatiye. Ev xebateke sext û dijwar hatiye gelek kesên wekû min ev xebate kirdiye ji debî vê xebatê vê kitêbê de bixwînin çi bûye û çi nebûye. Min were wê bibe mînayek bo gelek kesên dinî wekû min yê xebat kirdî û kitêba binivîsînat û mekteba Kurdî pê zengîn bike. دوو شانۆگەری لە شاری کەرکووک نمایش کرا کە یەکەمیان بە ناوی نیشتیمانی تووڕەبوون کە لەلایەن تیپی شانۆیی ئاشتیەوە ئامادەکرا بوو. دووەم شانۆگەری دواگۆڕان کە لەلایەن تیپی شانۆیی سێکانیەوە ئەنجامدرا. باس لەو معاناتی واکە کە گەیشتۆتە ئەو تەمەنە خاوەن هیچ شتێ نییە نە خێزانی هەیە نە مناڵ ژیانی هەمووی بۆ هونەری شانۆ تەرخان کردووە لە کۆتاییە شوێنێ نییە بیگرێتە خۆی لە کۆتاییە لە ناو هۆڵی شانۆ کەسیتیان نەماوە هەمویان بەجێیان هێشتووە تووشی دەردەسەری بووە تووشی معانات بووە ئدمان بووە لەسەر کوحول باس لەواکە کە خۆی بە سەگێ ئەشوبهێنێ کە سەگ چۆن وەفای هەیە لە ژیانە بۆ هەموو شتێ ئەویش ئاوا وەفای هەبووە بۆ هونەریش لە بەرامبەر هیچ وەفایشی نەبووە بۆ ئەم کاری ئەمڕۆ کە بەڕێوەبەرایەتی و ڕۆشنبیری هونەری کەرکووک تیپیسیەکانیان پێهەستاون کارەکە خودی گشتی کارەکە کارێکی باشە بەڵام من قسەم لەسەر نمایشەکانەیە بە تایبەتی نمایشی یەکەم کە شانۆگەری نیشتمانی تووڕەبوون دیارە ئیشی هونەرمەند ئەوەیە هەموو شتێ نەشکێنێ هەموو شتێ وێران نەکا کە بەداخەوە تیپی ئاشتی نمایشەکان ئەم ڕۆژکاندنی هەموو شتە پیرۆزەکان بە خودی هونەرشەوە بوو سێ ڕێگا هەیە لە هونەرە ئەگەر نەتوانی لە شانۆ بە تایبەت ئەکە نەتوانی بیکەی ئەوە شانۆ نییە جوڵەی جەستەیی دەربڕینی وشە حیوار بە چاچی هەڵبژاردننی شوێنی نمایشەکە کە لە ئەو کارەی تیپی من ناوی نانم شانۆ لەو کارەی تیپی شانۆی ئاشتی هیچ لەوانەی تیانە بوو بەداخەوە. بەهۆی زۆری زاراوەکان خەمی ڕێخستن و پاراستنی زمانی کوردی خەڵکانێکی پسپۆر و خەمخۆری بەخۆیەوە سەرقاڵ کردووە لێرە و لەوێ توێژینەوەی زۆری لەسەر ئەکرێت لێکۆڵەر و نووسەری کورد ئەحسان جۆلەمەرگی بۆ چوونی خۆی دەربارەی چۆنێتی پاراستنی زمانی کوردی و بەردەوامبوون لە پێشخستنی ڕوون دەکاتەوە و باس لە دوا بەرهەمی خۆی دەکات.
گەرەکە هەمووی بزانین نەها 3000 ساڵە بەریا ڕۆژامە دو ئیمپەراتۆریەت گەورە ڕۆژهەڵاتە ناویندا دەسەڵاتدارن یەک ئیمپەراتۆریە دەشتیانە ئانکویا قەومێت سامیە بناوەکە دن ئیمپەراتۆریە ئاسووریایە ئێک jî ya qewmêt çiyayî ye ku bingehê xwe de horî serbajêrê yekê Nînova Musila îro serbajêrê ya din jî Toş bûye wana îro hekariyan di navbera van her du serbajêran da yekemîn bajêr e xwe mîrekê hekariyan 500 salê şûn da nîv bi ser bixwene Asla herî bilinda bi nemala Osmanliyan desthilatdariya wan nas kiriye. Paran li ser navê xwe dene çapkirin, xwedbêjî ser navê xwe didene xwendin. Dema desthilatdarin nîv azad bît, medrese jî dê azad bin. Dema medrese azad bît, dê Ehmedê Xanî, Melayê Bateyî, Pertevbegê Hekarî, Şerefxanê Çûlemêrgî yet wekî û têda derkevin. Yani sedemê nivîsandina min a yekemîn wargehê min e. Derbarê vê pirsate de gazin de filozofê Kurd Ehmedê Xanî jî hene. Yani 330 salan berya rojame ev gotine aniye ziman ew jî gazindê diket ku talibê bikirê zimanê Kurdî nînin. Çi bikim qewî kesada bazar ji vê qumaşiran nînin xerîdar. Bejî baba çi bikim bazara zimanê Kurdî berteng e bikirê wê nînin. Ha boçi bikirê wê nînin sebebê wê yet herêmî hene. Sedemê wê yet ûlî hene. Sedemê wê yet lewnê ketxwariya herêmê heye. Niha ketxwariya li herêmê ya ku ser gelê Kurtê de domandin rengê ketxwariya Avrupayê ya klasîk jî nadet. Yani tamamen bingehê wê da dagirkirin heye, îmha heye û înkar heye. Kurd ziman û çanda xwe nekene zimanê perwerderiyê dê xilas bibin. Kurd wekî keviyet çiyayê Araratê, keviyet çiyayê Sîpana Xelatê, keviyet çiyayê cêl û mezinin gewren e. Lêberê mixabin ew kevî li ber tîrêjê roja asîmîlasyonê roj bi rojê dihelin biçûk dibin. Gotinek ya Afriqayiyan heye, gotina wan ya pêşî ye, ewan jî gotiye ku hindîk û şêr dêroka xwe nenivîsin, dêroka wan de bi aliyê nêçîrvana ve bête nivîsandin. Rastî jî dêroka Kurda jî bi aliyê ketxwera ve, bi aliyê dagirkerê herêmê ve, bi aliyê nêçîrvana ve hatibê nivîsîn, dilê min wê balatiyê jî wê jî gelek êşan me dest bi dêrokê kir. Berhema me Asya Emîne ew jî 12 salan beriyan hederketiye şaristaniya Mezopotamyayê da Hekariya. Mîrê Hekariyan Zeynelbegê sere, navê romanê jî Zeynelbeg. Zeynelbeg 450 salan beriya roja me mîrê Hekariya bûye. Me di vê romanê da xwestiye ku ez bijarekî girîng xwendevana bide me nas kirin. Ka du împaratoriyet herêmê yet ketxwar, yet dagirker, İmparatoriya Safaviyan û İmparatoriya Asûriyan li mîrekê Kurdan yê ser devê tixî be çawan nêrîne. Vê pirtûkê da fitne û fesada wan her du desthilatdaran ya ku kela Culemêrgê da hûndê bibînin, piştî wê Culemêrgê da dîsan bi êşa wan ve, dijwariya wan ve û Konfederasyona Eşaîrî pêk hatiye. Baska rast bêska çep hatiye ava kirin. Eşîretê hêla Hekariyan 400 salan dijminaya hevûdû kirîne ew jî di nav ropelê divê dêrokê da xuya ye.
کاریکاتێرێکێکە لە هونەرانەی کە تێکەڵێکی قوڵی لەگەڵ ڕاگەیاندن هەیە و وەک دوو دیوی دراوێکن. هەندێک لە کاریکاتێریستەکان تەواو بە بیرکردنەوە تەنز ئامێزەکانیان و ڕووداوەکان دەکەنە فیگەری کاریکاتێرەکانیان و ململانێ دەکەن لە پێناو گزارشتی زۆر و سادەیی لە شێوە. هونەرمەندی کاریکاتێرست حسێن زەندی کە کەمتر لە میدیا لە سەرکارە هونەریەکانی دەرکەوتووە باس لە ئەزمموی کاریکاتێرستی و ستایلەکەی دەکات. تقريبا لە مناڵی یان دەست پێم کردووە بە ئیشی کاریکاتێر زۆر معجب بووم و لەو کاتەیە بە ئیشی کاریکاتێر لەسەر ئەمەیە لەو کاتەیە معجب بووم بە سەحافە و ئیشی ئەعلام یەکی لەم بەشەیە ئەوەی با بڵێن زۆر قورسە کاریکاتێر بوو لەسەر ئەمەیە با بڵێن مەسیجێکی ئەعلامی و هونەری بوو لە حەفتاکان هەر لە حەفتاکان دەسم پێکردەوە بە ئیشی کاریکاتێر هەڵمیاوە بە زیاتر تەطوریەکەمەوە با بیکەمەوە بە شێوەیەکی دووەلی نەک وەکو شێوەیەکی مەحەلی یان شێوەیەکی کوردستانی و عێراقی بەرچە. ئەگەر تەماشایەکێتەوە تا ئێستا قسمێکی نییە لە ئەکادمیە و لە مەعهد بوو فەنی کاریکاتێری لەسەر ئەمەیە کاریکاتێر با بڵێن قەواعدی تیانە دووەمیش دوو بەشی تایە بەشێکی ئەعلامی تایە و بەشی هونەری تایە ئەو دوو بەشە تێکەڵاوە کاتەوە لەسەر ئەمە زۆر قۆرسە ئەوانە ئیشی کاریکاتێرەکەنەوە ئەبی با بڵێن ئیمکانیاتی بەرزیان هەیە لە شێوەیەکی ئەعلامی و شێوەیەکی هونەری. کاریکاتێر دائما خۆی مەسیجی خەڵق بۆ خەڵق یان مەسیجی خەڵق بۆ مەسئولەکان دائما مەسیجێکی عام یعنی مەسیجی هونەرمەند نییە ئەمەیە دائما تو وەکو ئەعلامی تقریرێکی دروستەکەیتەوە من ناتوانم تقریرەکەی بە شێوەیەکی کاریکاتی دروستەکەمەوە خەبەرێکەکەینەوە بە شێوەیەکی کاریکاتێری دروستەکەینەوە هەموو با بڵێن وڵاتێکی یا مجتەمەعێکی ڕموزی تایبەتی هەیەی دووەمیش چەند ئەم مجتەمە سەقافەیەکی بەرزە بێتەوە ڕموزەکانش بەرزە بێتەوە تێ ئەگاتەوە لە با بڵێن لەو کاتەیە لە کاریکاتێری عالەمی و ئەوانەی تر بەڵام ئێمە دائما ئەوەی بەکارهێنن ئێستا ڕموزی مەحەلی بە خەڵق تێ ئەگاتەوە زۆر بە شێوەیەکی بەسیط زۆر بە شێوەیەکی واضح. ئێستا عەسرێکی عەسری تەکنۆلۆژی بەڵام من تێکەڵاوم کردووە ئیشی دەست لەگەڵ ئیشی تەکنۆلۆژی هاشا لەسەر ئەمەیە ئیشی تەکنۆلۆژی یارمەتی هونەرمەند دەکاتەوە و ئەعلامی شەکاتەوە بە اختصاری کاتە کاتەوە سەر ئەمەیە تو پیوەستیت بوو کات هەندێک جار ئەخبار زۆر سەریع بووە ئێستا حاڵات زۆر سەریع بووە ئەعلامش زۆر سەریع بووە بە تەختەیە کاریکاتێرش هەر زۆر سەریع بێتەوە لەسەر ئەمەیە ئەبێ تەکنیک بەکارهێنی بۆ اختصاری کات. گەڕانەوە و بیرکردنەوە لە نیشتیمان پەروەری وێزگەیەکە لە وێزگەکانی بەشێک لە شاعیرانی دنیا و لە ئەدەبیاتی کوردیش خەمی نیشتیمان بۆ تا هەوێنی شعری سەدان ئەدیب و شاعری کورد. شاعری ڕۆژنامەنووس کەمال ڕەمەزانێکێکە لە شاعیرەکانی ناوچەی بادینان کە نزیکەی 40 ساڵە دەنووسێت. ئێستا خاوەنی 6 دیوانی شعریە و بەشێک لە شعرەکانی بوونەتە سرود و گۆرانی.
ئەو شاعرە باس لە پەیوەندی نێوان شەعر و نیشتیوان پەروەری دەکات. البته دەستپێکەوە پێباژوویە نویسینە هەلبەستێ ئانکو دەستپێکە پێباژوویە من بۆ نویسینە هەلبەستێ بۆ ساڵین هەفتیان زۆریتەوە هێش ئەس قوتابی قۆناها ئامادەیە من جیهانە هەلبەستێ هەلبژەم چونکی ئەس دوێ باوەڕێدا بووم ئەف جیهانە یا بەرهینی بێ سنوور و بێگرەیە و هەر کەسێک دەکارید ئەگەر خودی بیاوێکێ داهێنانێ بیت ببیتە مرۆڤێکێ کاریگەر دەبێت جیهانێدا و خزمەتە گەل و وڵات و مرۆڤاتێ بکات. ئەس دەکارم بێژم پرانیە ئەو بوار و بیاوێن من هەلبەست ژێڕان نویسین نیشتیمان پەروەری ملت پەروەری مرۆڤ پەروەری ژیان عەشق لەومە هەژمارەکە بەرچاوە تێکستێن منن هەلبەستێ بوونە سرودێن نەتەوەیی نیشتیمانی و بدەنگێ هونەرمەندێن مەزن هاتنە بستراندن. هەر نویسەرێک یانکو هەر داهێنەرێک دەبێت بەریە هەر تشتێکی ئۆرگانێ گەل و وڵاتی خودی چونکی نویسەر یان داهێنەر بەری هەر کەسێکێ دی هەستێ ببرینن ملەتێک و وڵاتێک و جگاکێ خۆ دکات لەما دەبێت هەلگرێ پەیامێ خزمەتکردنا گەل و وڵاتی خۆ بیت و ئەو کەس بیتێک و هەردەم بکارید سەربەرینە ڕاوەستیت و چارەسەر بکات. لە کۆتا بەرگەماندا باس لە فیلمێکی کوردی دەکەین. لە مێژووی سینەمادا ڕووداوە تراژیدیەکان دەبنە بەشێک لە بیرکردنەوەی داهێنەرانی سینەماکار و دەرهێنەران بە چەشنێک ساڵانە گەڕانەوە بۆ مێژووی شەڕ و وێرانکاری دەبنە چیرۆکی فیلمی سینەمایی و بینەر ناچار دەکەن لە ڕێگەی سینەماوە ئاشنابێت بە مێژووە تراژیدیەکان. بیرۆکە خۆڵاویەکانی من یەکێکە لەو فیلمانەی کە لەلایەن دەرهێنەری ڕۆژهەڵاتی کوردستان زانیار محەممەدەوە بەرهەم هاتووە. ناوڕۆکی فیلمەکە باس لە کیمیابارانی هەڵەبجە و هێرۆشیما و سەردەشت دەکات و پەیکەرتاشێکی بەرکەوتەی گازی کیمیاوی دەبێتە کاراکتەری سەرەکی فیلمەکە. ئەم فیلمە لە 15 فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردووە و 2 خەڵاتی بەدەستێناوە. من زانیار محەممەدینی کوم نووسەر و دەرهێنەری کورتە فیلمی بیرۆکە خۆڵایەکانی من ئەم کارە دیارە لە پێشتریش هەم خۆم و هەم یارمەتی دەرانیشم لەلایەن هەمومانڕا پێشکەشکراوە بە خەڵکی سەردەشت و هەڵەبچە و هەروەها هیرۆشیما بەتایبەت سەردەشت کە ئێشتا بەهۆی ئەو گەماروانێکە کەوتوتە سەرگەلانی ئێرانەوە زۆر تووشی کێشان بەتایبەت بۆ دۆزینەوە و پەیداکردنی یا کڕینی داو دەرمانەکانیان چون لە دەرڕادێت. ئەم کارە لە ساڵی 2017 بەرهەم هاتووە و لە فستیواڵی نێونەتەوەی سلێمانی کە دووەم خولی بوو براوەی خەڵاتی باشترین کورتە فیلمی ئەزمموی بووە. لە ساڵی 2010 براوەی خەڵاتی باشترین کورتە فیلمی دەرەکی یا بڵین خارجی لە فستیواڵی CSFF ئەمریکا بووە. ئێستاش 2 دەسامبر واتە هەر لەو مانگەدا لە دەهەمی خولی فستیواڵی نێونەتەوەی لۆبۆ فیلمی برێزیل دێتە سەرپەردە و نیشانە درێت. پێش ئەویش دیارە لە 10 بۆ 15 فستیواڵی نەتەوەی و نێونەتەوەی تر هەڵبژاردە بە و هاتوۆتە سەرپەردە
بۆ پێزانینیش بێ هەستم کرد کە دەستخۆشی دەبێت لە یاریدەرانی خۆم بکەم کە پاڵپشتی و کارە بوون و زۆر زەحمەت کێشاوە.